ئێمە ئەمانەوێ ئەو تاریخە درێژە پێ بدەین و هێنان و بردننی کاڵا لە بین ئێران و عێراقا بەردەوام بێ و سەقفەکەی بەرز بکەینەوە پێویستە کوالیتی شتەکان چاک بکرێن، پێویستە منافەسەی بازاڕی سین و تورکیا بکەن، پێویستە ئاسانکاری بکەن بۆ تاجرەکان کە دێن بۆ ئێرە، پێویستە خەتی ترانزیت ئاسانکاری تیا بکرێت، پێویستە مەرزەکان زیاتر کراوە بن و ئێمە و کۆڵەبجە زۆر تاکیدمان کردەوە لەسەروی کە مەرزی سازان بکرێتەوە کە ئەوە یا دەریچەیەکی باشە بێت و بۆ هەردوو وڵات باشە. اینجا بەڕاستی تاکیدیشمان لەسەرەوە کردەوە ئەمنیەتی وڵات زۆر زۆر زەرورە، بە تایبەتی لە وڵاتانی کە دراوسێ یەکترن. ئەگەر ئەمنیەت پارێزراو نەبێ تجارەتیش ضعیفە بێ و حتا لە ڕووی نەفسی و دەرونی و هەر هاوڵاتێک شعور بە ئیرتیاحی نەفسی نەکا بەرامبەر بە وڵاتێ حەز ناکا کاڵاکەشی بەکاربێنێ. بە شێوەیەکی گشتی لەسەر عێراق ئاڵوگوە ئەو ڕقەمانە باس ئەکرێت کە ساڵی پار بەرەو دوا پێشتر چۆتە حدودی 20 میلیارد دلار لە ساڵێکا، بەس بۆ ئەم ساڵی ڕابردوودا بەزیوە بۆ 10 میلیارد دلار بەهۆی ئەو زەخت و ئەو فشارانی کە کراوە و ئەمان پاشەکشیان کردووە. ئێستا زۆر هەوڵێەوە ئەدەن کە بەرەو پێشی بن و بیبەنەوە ئاستی پێشوو دیارەوە بێ جوودی زۆری تا سەرف بکەن و ئەو شتانێک کە ئێمە پیشانماندان یا ڕێی خۆمانماندانێ ئەگەر ئیشی لەسەر بکەن ئەتوان تا حدێکی باش ببەنە پێش. ئێمە سێ خاڵمان هەیە، یەکیان مەرزی بە مۆیە پشتە، یەکیان شۆشمەیە، یەکیان سازانە. ئیشمان لەسەرەوە کە ئێمە هەوڵ بدەین ئەوە مەرزی سازان بکرێتەوە زۆر زۆر باشە، هەم بۆ ئەوان بۆ ئێمەش باشە، بە تایبەتی ئەوان کە ئێستا بیانوێ شت بنێرن و حەساریان لەسەر بێ و لە تەحریم بن، بەڕاستی تا مەرز بۆ ئەوان زۆر بێ باشە. ئێمە ژۆک و هەڵەبجە مەرزەکەش بۆ هەڵەبجە باشە. مەرزی شۆشمێش ئەگەر بکرێ بە مەرزێکی گەشتیاری، چونکە کاڵین گەشتیاری یانەوەی کە ئێستا هەیە ببێ، بەڵام تەطویر بدرێ بەوەی کە سەیارە و هاتوچۆی نەفەری پیا بکرێ بۆ چونکو هەم لەو دیوەوە تا ئەگاتەوە خوڕماڵ و ئەگاتە نزیکی سەیسا خۆی گەشتیاریە، هەم لەم دیویشەوە بەحری هەجێج و ئەو بۆ حیرۆشتانەی لەسەر مەنتیقەی دواو هەتا ئەگاتە پاوە شمشێر و سەریات، ئەوش خۆی مەنتیقەیەکی سیاحیە تا ڕوانسەر. ئێمە لە ڕێی کۆڵبەرەکان داوای ئەوەشمان کرد کە کۆڵبەر هەر ئیشەکە بۆ بکوژرێت، بۆ عزیەت بکرێ، هەر ئیش ئەکات، هەردوو وڵات ئەزان ئیشەکە بە شێوەی ناڕسمی ئیشەکە، لە هەندێک شوێن بە شێوەی شبهە ڕسمی ئیشەکە، بۆ تەنزیمی ناکەن، تەرتیبی ناکەن، خەڵکێکی فەقیر و هەژار ئیستیفادەی لێ بکات، ببێتە داهات بۆ هەردوو لە عینی کاتا منەظەم بێ و خوێنیشی تیان نەڕژێ.